ڕاوەستە ئەوەی ئێستا دەیبیستیت ئەو ڕاستیانن کە سیستەم و کۆمپانیەکان نایەنەوێت بیزانیت. ئامادەیت گەنجینەیەک بکەیتەوە کە لە 95% خەڵک وەک کوێر تێدا دەژین و تەنها لە 5% بە ئاگا دەزانن چی دەگوزارێت. ئەگەر دڵت لاوازە ئێستا ڤیدیۆکە لا بدە، چونکە ئەمەی دەیڵێم تێڕوانینت بۆ ژیان دەگۆڕێت. پێت وایە کاتێکی زۆرت هەیە؟ کەواتە باش گوێ بگرە. جیاوازی نێوان ملیۆن و ملیار تەنها وشەیەک نییە، بەڵکو و مەودای ژیانێکە. ئەگەر ملیۆنێک چرکە بگەڕیتە دواوەوە تەنها دەچیتە هەفتەی ڕابردوو، بەڵام ئەگەر ملیارێک چرکە بگەڕیتەوە فرێ دەدرێتە ناو ساڵی 1995. تێدەگەیت 31 ساڵ تەمەن لە یەک وشەداون بووە. کاتەکانت لە زێر گرانترە، مەی خەرەژێر پێی بێباکی. مۆبایلەکەت ئەو تەنها ئامێرێک نییە، بەڵکو سیخوڕێکی بێدەنگە لە ناو گیرفانت. لانیکەم 5 ئەپلیکیشن ئێستا لە ڕێگەی مایکرۆفۆنەکەتەوە گوێیان لە لێدانی دڵتە. ئەوان دەزانن چی دەخۆیت، چۆن بیر دەکەیتەوەکەی دەگریت، وەک ئەوەی مۆبایلەکە سێری تۆ بکات، نەک تۆ سێری ئەو بکەیت. ئامۆژگاری منت دەوێت مەبە بە کەرەستەی خاوی بازرگانی ئەوان. سنوورێک بۆ تایبەتمەندیەکانت دابنێ و مەهێڵە شاشەیەکی شوشەی بڕیاری ژیان بۆ تۆ بدات. ژیان لە دەروی ئەم شاشەوەیە، نەک لە ناو داتاکانی ئەودا. تەنانەت خۆریش کە پێت وایە هەمیشەییە، تەمەنی تەنها ژمارە و ڕۆژێک دەبێتە دۆزەخ و زەوی قوت دەدات. ئەگەر گەردون بەو گەورەیەوە بەرەو کۆتایی بڕوات، تۆ بۆچی خۆت بە شتی بچووکەوە سەرقاڵ کردووە؟ گەورە بیر بکەرەوە. لێبوردە بۆ شوێنەوارێکی وا جێبهێڵە کە تەنانەت دوای ساردبوونەوەی خۆریش ناوت هەر بە گەرمی بمێنێتەوە. بەڵام هەموو ئەمانەوە لا بنێ. ترسناکترین زانیاری ئەوەیە کە ئێمە لێرەدا باسی ملیار دەکەین، کەچی لە تەنیشتمانەوە مرۆڤ هەیە برسێتی هەناوی دەخوات. ساڵێکە ئاگر لە ئاسمانەوە بەسەریاندا دەبارێت و نەپەنایان هەیە و نەنانێک. ئامۆژگاریم بۆت لەم مانگی ڕەمەزانەدا ببە بە باران. برسێتی ئێمە چەند کاتژمێرێکە، بەڵام هی ئەوان تەمەنێکە. با ئەم ڕەمەزانە تەنها سفری خۆت ڕەنگین نەکەیت. پارێک لە دەمی منداڵەکانت بگرەوە و بیخەرە دەستی باوکێکی دەستکورد. ئێستا ڕاستیەکانت بیست. پێم بڵێ تۆ لە کامیانی؟ لەو 95 کە وەک ڕۆبۆت تەنها سەیری ڤیدیۆکان دەکەن و دەڕۆن، یان لەو 5 جیاوازەی کە بڕیار دەدەن لەم چرکەوە ببنە مرۆڤێکی تر؟ لە کۆمنت بۆم بنووسە.